جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکان لە هەموو کات زیاتر ئێستا پێویستە لەبەرەوەی کە ئێمە تەنها فاکتەری کات لە بەردەممانەماوە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بێت بۆ ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە پابندی ڕێنمایەکان بۆ پێمان باشە حکوومەت یاریمی کوردستان ڕێشوێنەکان تونند بکاتەوە بۆ جێبەجێکردنی ڕێشوێنەکانیش پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە یانێ بێ ئەوان جێبەجێ بکەن. بارودۆخی کۆرۆنا لە سلێمانیا چۆن؟ بارودۆخی کۆرۆنا تا ئێستا بارودۆخێکی ترسناک نییە و پێویست ناکە خەڵک تووشی دڵڕاوکێ بێ بەس خەڵک خۆی پارێزێ چونکە ئێمە ڕاستە ژمارەکە زیادی کردووە بەڵام ئێمە لەسەر ژمارەی داغڵبوون لە نەخۆشخانەکان و ژمارەی مردن بڕیاە دەین بارودۆخی سلێمانی چۆنە تا ئێستا بارودۆخێکی خراپ نییە. ئەزانی چۆنە من پێم باش نییە خەڵک بابەتی ئەم ڤایرۆسە تازە و کۆنا بکات بە بابەتێکی ڕۆژانە و باسی لەسەر بکرێت. ڤایرۆسە تازەکە و کۆنەکە ڕاستە قسە لەسەرەوە کرێ زووترە گوازرێتەوە تەمەنەکە جیاوازە بەڵام ئەمانەش تا ئێستا لێکدانەوەیە. ئەم ڤایرۆسە هەمان نیشانە هەیە و بە هەمان جۆر دەرەکەوێت لە نەخۆشەکانە و هەمان چارەسەریشی ئەدرێتێ بەڵام ئەگەر لە نەخۆش بڵین ئەم زیاتر بڵاو بێتەوە لە ڤایرۆسەکەیتر ئەو پێویستی بە لێکۆڵینە وشتی زانستیە زۆر کاریگەری نییە لەسەر بابەتەڵە ژمارەیەکی زۆر لە کارمەندانی تەندروستی ڤاکسینەکان وەرگرتووەوە پزیشکان تا ئێستا هیچ نیشانەیەکی لاوەکی کە ئەوەندە گرنگ بێت باز بکرێت نییە بە هیچ شێوە.